خۆشەویستان وەکەزین ئەمڕۆ لە شار و شارۆچەکان بە شێوازێکی جیاواز یادی نەورۆز ئەکرێتەوە یادی سەری ساڵی کوردی ئەکرێتەوە لە سلێمانیش لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ئامادەکاری ئەکەن بۆ ئەوەی کە بتوانن مەراسیمەکە ئەمڕۆ مەراسیمێکی زۆر جوان بەڕێوە بچێت و مەراسیمێکی ئاشتیانە بێت و بەدروبێت لە هەموو کێشێک هەر بۆی هەوڵەکانیان داوە بۆ ئەوەی کە ئەمڕۆ بتوان مەراسیمەکان لەو شوێنە جیاوازانەی کە لە شاری سلێمانیە دانراوە بە شێوازێکی باش بەڕێوە بچێت ئێمە ئەمانەوەی زانیاری زیاتر وەربگرین بزانین مەراسیمەکان چییە و لەکوێ و چۆن ئامادەکاریەکان کراوە بۆ ئەوەی کە ئەمڕۆ بەڕێوە بچێت بە میوانداری زۆر بەڕێز ئازاد نەبی ئەندامی لیژنەی باڵای قایمقامیەت و نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی با خۆشحاڵی وەسە لەگەڵمانە ئەبێت بۆ باسکردن و گفتوگۆکردنی زیاتری تەوەرەکەمان کاکە سڵاو لێبێت و جژنی کوردی و سەری ساڵی نوێی کوردیت پیرۆز بێت. بەخێر بێ کاکە ئازاد. سڵاو لە ئێوە سپاس دەکەم جژنی نەورۆز لە هەموو گەلی کورد پیرۆز بێ بە تایبەتی شاری سلێمانیش. زۆر سپاس بۆ ئامادەبوونێ پێمان خۆش بوو بەڕێستان وەکو ئەندامی لیژنەی قایمقامێت و بە تایبەتیش تەندروستی ئەزانین کەی تر چەند ڕۆژێک پێش جژنی نەورۆز ئامادەکاری ئەکرێلەوەی کە ئێوە دەستخۆشیتان لەکەین بەردەوام ئێوە تیمی تایبەتانەیە لە هەموو بۆنەکانە ئەم ساڵ لە مانجی ڕەمەزانیشە چاودێریکی ورتان هەیە بۆی کە هەموو کاتی ئێمەی هاوڵاتی سوودمەند بین دەستخۆشی بۆ تۆی هاوڕێکان دەکەین و تیمەکانی شەکەین بۆ جژنی نەورۆز ئامادەکاریەکانی ئێوە خۆی لە چیا بینێتەوە. سپاس دووبارە ئێمە هەژدەی مان کۆبوونوە کرا لە قایمقامەتی قەزای ماڵبەندی سلێمانی بە سەرپەرشتی بەڕێز کاگاوات قایمقامی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان کە لێ تەواجدیان هەبوو. طبعا وەکو حکوومەت هیچ چالاکیشی نییە تەنها ئەوەی کە چالاکی هەبێ ڕێکخراوەکان و گروپەکانن ئێمە چەند شوێنە دانراوە کە تەنها باز لەوە کرا هێزە ئەمنیەکان کە لەوێ بوون بە پۆلیسی هاتوچۆ بەڵێ برانی ئاسایش و هێز ئەمنیەکانی تریش تەنها پاراستنی ئەمنیەتی چارەکیەکان لە ئاستۆگرن چەند شوێنێ دیاریش کراوە کە خەڵک ئەتوانێت سەردانی ئەو شوێنانە بکە کە گروپ و ڕێکخراوەکان چالاکی تیان ئەنجامەدەن. ئەو شوێنانە کوێن کە ئەمڕۆ مەراسیمەکانی تیا بەڕێوە ئەچێت؟ ئێمە سەوڵەکەمان هەیە گروپێکی لەوێ لە سعات حوتی وارە مەشغەڵەکەکەن و ئێمەش خۆمان لەوێ وەکو قایمقامێت و بەڕێز قایمقامی لەوانێت تەواجدی هەبێت لەوێ و لە مامەیارە هەیە و لە تایتانیک بە هەمان شێوە چالاکی هەیە و گروپێکی شاخەوانیش لەسەر شاخی گۆیژە بە مەشغەڵەوە لەوێ ئاگرەکەنەوە و دانیاسی تیشێتی هەروەها ڤیم فاوندیشنیش ئەویش چالاکی هەیە ئەم شوێنانە چالاکی و خەڵک دەتوانێت سەردانی ئەو شوێنانە بکە ئەوەی کە هینە لای مامەیارە پێم وابێ لە سعات سێوە بڵێ مەراسیمەکان دەست بێکە ئەجیناوانی تر لە دوای بەربانگەوە دەست بێت. دەستان خۆش بێ پێکمان لەگەڵەوەی کە ئێوە تیمەکانتان ڕێخستووە پێکمانە بێ هەم لە ڕووی ئاسایشەوە کارمەندانی لەوێ ئامادە بن هەم لە ڕووی تیمی تەندروستیەوە لەوێ ئامادە بن بۆی ئەگەر خوا نەخواسار قەرەباڵغیەکە حاڵەتێک کەسێک گرفتێکی بۆ دروستوێ ئێوە ئاگاداری بن لە بەروی ئاگریش دەکرێتەوە بێ زۆر بەوریای مامەڵی لەگەڵاکەین ئێوە هەموو ئەو بابەتانە تیمی کەس و تیمی باشتان بۆ داناون کە ئەگەر هەر بابەتێک بێ هیچ نەبێتە بابەتێکی نەخوازرا و زووفریەکەون بەدڵنیایەوە کێسا ئاماژەم پێدا هێز ئەمنیەکان هەمیان تەواجدیانە بێت لەوێ ئامادەن لەو شوێنانی کە چالاکی تیاگرەوە بە تایبەتی سۆڵەکە کە خۆتانزان قەرباڵێکی لەوانی تیا دروست بێت ئەوان ئەمنیەتی و شوێنە ڕائەگرن و چالاکیەکان بە شێوازێکی ڕێک و پێک بەڕێوە بچێ ئەمان بەس کاریان سەلامەتی خەڵکەکە و شوێنەکەیە بۆی کاری نەخوازراو تیانە بێت وەکو لیژنەکانی تەندروستیش تەبەن بەدڵنیایی و لیژنەی تەندروستی بەڕێبەراتی خۆپاراستن دەوێت لە شوێنەکانە ئامادا بن پشکنینی خۆیانەکەن و لیژنەی بەڕێبەراتی گەشت و گوزار ئەوانش ئامادا بن و پێشوازی لە میوانەکەن و هەروەها لیژنەی بەڕێبەراتی چاودێری بازرگانی و بە هەمان شێوە لیژنەکانی قایمقامەت ژووک و خۆشمان ئێمە لەوێ ئامادا بین لەو شوێنانە ئامادا بین لیژنەکانیشمان سەرپشت کردووە کە سەردانی ئەو شوێنانە بکەن کە خواردنەوەی تیا ئافرۆشن کە خەڵکان سەردانی ئەو شوێنانە ئەکەن کە لە ڕووی تەندروستی و لە ڕووی ڤێتەنەری و لە ڕووی نرخەوە بە پێ ڕێنماکان بڕۆن. اینجا ئەمە هەمیشە داوا لە هاوڵاتیانەکەین لەوەی کە لەم بۆنانەیە کە ئەمە بۆنەیەکی گشتیە لەوەی کە بتوان ئەوانیش هاوکار بن لەگەڵ لیژنەکانی قایمقامەت لەگەڵ برایانی هاتوچۆ لەگەڵ برایانی ئاسایش بۆ ئەوەی کە
بۆ کاتێکی خۆش ئەچینە دەرەوانێ بۆچی ئەم کاتە خۆشەمان ببێت بە یادەوەرێکی زۆر ناخۆش و لە بیرۆریا بمێنێتەوە ئەگەر ئەمڕۆ بڕیار بێت لە کاتی مەراسیمەکانە شەقامێکی گشتی دابخرێت کە ساڵانی پێشتر هەندێک جار ئەوە کراوە لە پێشترە ئاگادارکردنەوەک بڵاو ئەکەنەوە بۆ ئەوەی ئەو کەسانی کە نایانەوێت بەشدار بن لە مەراسیمەیە شەقامی دیکە بەکاربهێنن بۆ هاتوو چۆکەی خۆیان بەدڵنیایی ئەو ڕۆژە کە کۆبوونەوە کرا باز لە ڕێگریکردن نەکرا چکە هیچ شەقامی ڕێگری لێ ناکرێت هەر وەکو ڕۆژانی ئاسایی هاتوچوی تیاکرێ بەڵام چالاکیەکان لەو شوێنانە بەردەوام بێت وەکو ڕێگە ناگیرێ زۆر باشاکەواتەوەی کە گرنگە ئەو شوێنانەی کە دیاریتان کردو بۆ شاری سلێمانی بەدەر لە خەڵکی شاری سلێمانی ئەزانی کە لە شار و شارۆچکەکانی کەشەوە خەڵک سەردانی ئێرە ئەکات لە ڕووی نەخۆشخانەکانیشەوە ئامادەکاری کراوە بۆی کە ئەگەر هەر گرفتێک بوو ئەوانیش لە ئامادە باشیابن بۆی تیمەکانی فریاکەوتنی خێرا ئەو ڕۆژەش کە ئەویژم ئامادە بوو لە کۆبوونەوەکە 122 ئەوان ئەمبوڵانسەکانیان ئامادا بێت لەو شوێنانەشی کە بۆیان دیاری کراوە یاخوان دیاریان کردو ئەمبوڵانس ئامادا بێت بۆ حاڵەتی نەخوازە خوا نەخواسە ئیشەڵا هیچێکیش نابێ ئەگەر شتێک بێ ئەوان بە نزیکترین کات فریای ئەو حاڵەتە ئەو شوێنانی کە دیاری و کردو خۆشە ئاماژە و پیا دیاریتان کردوەکو تیمەکان بەردەوام کارمەندتان لێوە بێ یاخود ئەبێ پەیوەندیتان پێوە بکەن کارمەندی تیمەکانی ئێوە کە لێوێ ئامادە بە هەم لە ڕووی تەندروستی ئەم لە ڕووی ئاسایش هەم لە ڕووی ئەوەی کە بارودۆخەکە ژینگەیەکی لەبار بێ بۆ خەڵک ئێمە لە هەموو شوێنەکانە تەواجدمانە بێ و ئامادە بین و بەپێی ئەو ژمارەش کە بڵاو بۆتەوە ئەتوان لا شوێنێ کارێکی نەخوازە یا شتێکی ناتەبیعی یا خواردنێکی خراپ یا هەش حاڵەتێکی تەندروستی هەبوو ئەتوان پەیوەندیمان پێ بکەنەوە بە زووترین کات دەگەینە ئەو شوێنە زۆر باشە بەڕست ئاماژەت بۆ کرد کە ئەمڕۆ مەراسیمەکان مەراسیمێکی تایبەت نییە بڵێ لەوەی کە ڕێکخراوێتە ڕێکخراوەکان و یاخود هەندێک شوێن و لایەن کە ڕێکیان قستووە ڕێکخراوەکان تا چەند هەماهەنگ بوون لەگەڵ ئێوەیە بۆ ئەوەی کا بتوانن لەو شوێنەی کا بۆنەکان تیا دیاری کردووە مەراسیمەکان تیا دیاری کردووە ئێوە بتوانن هاوکاریان بن بۆ ئەوەی هەرچ کەسێکیش کە ئەچێت بۆ ئەوێ گیانی سەلامەتی پارێزراو بێت و لەوەی کاتوشی هیچ کێش و گیرروگرفتێک نەبێت چونکە زانین لەم ڕۆژانەیە هەموو جۆرە کەسانێک تێکەڵ ئەبن با یەکتری و بۆنەکان گشتین تەبان پێش چەند ڕۆژێ پێش ێستا ئەو گروپانەی کە ئەو چالاکیانە کەن سەردانی قایمقامەتیان کرد لەگە بەڕست کاگاوات دانیشتیان کرد و پلانی خوان پێوتوە کە کارەکانیان چیە بێ ئێمە بە پێی ئەو چالاکیانەوانی کەن ئێمەش هەماهەنگیانە بین و هەج حاڵەتێکی خوا نەخواسە نەخوازراو بێ یا هەشتێک بێت ئێمە تیمەکانمان ئامادا بێ و کۆنتترۆلی ئەو حاڵەتانە باشە باسی شەقامی سالمت کرد ئێستا لەوانەیە زۆربەی خێزانەکانی تر کوڕ و کچە گەنجەکانمانی تر ئەم شەو حەزەکەن بڕن بۆ ئەوێ خۆشیەکانیان دەربڕن لە ڕووی تەندروستیەوە بەڕێستان بووین پرسیارە ئاراسی جەنابتەکەم تا چارتە چاودێریتانەیە بەسەر هەموو ئەو خواردنانەی کە لەسەر شەقامەکان ئافرۆشێ بۆی کە جەژنەکەمان خۆشیە نەبێتە نەخۆشی بۆ هیچ کەسێک تەبان ئەمە جاری یەکەم نییە کە باسیەکەم چەند جارێک ئێمە چاوپێکوتنمان پێ لەگەڵا کراوەین باس لەوەکەین تکایان لێکەین لە خواردنی سەردانە پۆشرا و بە دوور بن ینی چکە ناتوانانی تۆ ڕێگری بکەی لەم دەستگێڕانە بڵی نابێ ئیشکن یانی ناکرێمە بەڵام ئەتوانین هاوڵاتیان ئاگادار بکەینەوە و شیار بکەینەوە کە لە خواردنی سەردانە پۆشرا و خواردنی ئەسەر ئاربانە بە دوور بن ئەتوانم چنە ئەو شوێنانی کە کە دوکانن کە مۆڵەتی تەندروستیانەیە کە لە ڕووی چاودێری و چاودێری وردەکرێن لەلایەن لیژنەکانەوە چاودێریەکرێن ئەوانە ئەناسیێن لەبەرەوەی ئەمانە مۆڵەتێکیانەیە بە پێی یاسا ئەوان ئیشی خواردن و خواردنەوە ئەکەن کە لەلایەن لیژنەکانی تەندروستیەوە یا لە بەڕێوەراتی خۆپاراستنی تەندروستیەوە چاودێریەکەن یا لە لیژنەکانی قایمقامەت چاودێریەکرن و ئەوانە شوێنەکانیان دیارە یعنی سەرچاوی خواردنەکانیان دیارە ئەمانە ئەتوانین ئێمە چاودێری وردیانکەین و ئەو خواردنەی پێشکەشیەکەن خواردنی تەندروستن و لە هەموو لایەنێکەوە ئەتوانی تۆ دڵنیابی لەوەی کە بچی لێ خواردنەوە زۆر باشەمە باسێک بوو لەسەر تەندروستی خواردنەکان بابینە سەر نرخەکان هەندێک جار هەیە بەداخەوە هەندێک کەسمانەیە ئەم ڕۆژانە بە هەلێک ئەقۆزێتەوە لەوەی کە بتوانێت یاری بە نرخەکانە کات هەندێک بابەتێ لەوانەیە کە پێشتر نرخێکی هەرزانتری هەبوو بێت کەمڕۆ ئەزانێت لەوەی کە خەڵکانێکی زۆر سەردانی ئەو شوێنەکەن بەتایبەتێنێک بابەتێک ئەمڕۆ گرنگی پێ ئەدرێت و لەوانەیە لە هاوڵاتیان خواستێکی زۆری لەسەر هەبێت تا چەندێمە هەوڵتان داوە ئەم نرخانە شەشێت چاودێریا بن بۆی کەس ناتوانێت بەدڵی خۆی ئەمڕۆ نرخەکان دیاری بکات پێشێکی ئاماژەم پێدایەکێ لە لیژنەکان لیژنەی چاودێری بازرگانیە لیژنەکانی چاودێری بازرگانی ئەوان ئامادا بن لەو شوێنانە و بە دوواداچوون بۆ نرخەکەن و هەروەها ئێمە لە لیژنەی باڵاش ئەندامێکمان هەیە کارمەندی بەڕێوەبەراتی چاودێری بازرگانیە ئەوی لە ڕووی نرخەوە بە دوواداچوونەکە بە هەمان شێوە لیژنەشمانی ئێمە وەکو قایمقامەت لیژنەمان هەیە کە سەرۆکی لیژنەکە کارمەندی بەڕێوەبەراتی چاودێری بازرگانیە لە ڕووی نرخەوە چاودێری شوێنەکانەکات
دەسەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ کاکازاد بە هیوای ئەوەی کە بتوانن ئێوە لە ڕێگەی لیژنەکانتانەوە ئەم دوو ڕۆژە بتوانن باشی پارێزگاری لە خەڵکی شاری سلێمانی و ئەو کەسانشی وەکو گەشتیار و لە ناوچەکانی ترەوە سەردانی عێراقن بتوانن ئێوە پارێزگاریان لەکەن دووبارە سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش ئیشەڵا جژنێکی خۆش بەڕێ ئەەکەین و ئەبێ ئەوە دایمە هەمووشە ئەوە دووبارە بکەین و سلێمانی یەکێکە لە هەر شارە جوانەکان لە ڕووی تەندروستی لە ڕووی خواردنەوە شارێکی تایبەتە و لە پێش هەموو شارەکانەوە ئیشەڵا ئەم کللتوری خۆمان ئەپارێزین بە هەوڵ و تەقەلای هەمولایەکمان. دەسەکانت خۆش بێ، زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس.